إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، خوای پەروەردگار دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز دەفەرمێت: شهر رمضان الذي أنزل فيه القرآن. مانگی ڕەمەزان ئەو مانگە پیرۆزەیە کە پیرۆزترین و گەورەترین کتاب و دواهەمین پەیامی خودای پەروەردگار کە قورئانە لەو مانگە پیرۆزەیەدا نازڵ بووە. جا ئەو قورئانە کە نورە، نوری ئەو قورئانە لەگەڵ بەرەکەتی ئەو قورئانە لەو مانگەدا یەکتریان گرتووە و ئەو مانگە زیاتر پڕپیت و بەرەکەت بووە بەهۆی نوری ئەو قورئانەوە و بەهۆی بەرەکەتی ئەو ڕەمەزانە و ئەو مانگە کە خوای گەورە ڕەحمەت و بەزەی خۆی لەو مانگەیەدا دادەبەزێنێت. بۆیە ئەو مانگە مانگێکی پڕنور و بەرەکەتە، لێخۆشبوونێکی خدای پەروەردگارە بۆ بەندەکانی. ساڵانە خوای پەروەردگار دایناوە بۆ ئەوەی ئینسان زیاتر پاداشت و ئەجر و سەواب لە لای خوای پەروەردگار بەدەست بێنێ و پلەی لە لای خوای گەورە بەرز بێتەوە. ئەگەر کەم و کوڕیەکیشی هەبێت بتوانێ لەو مانگەیەدا تۆبە بکا و بگەڕێتەوە بۆ لای خدای پەروەردگار. ئەو مانگە دەرفەتێکە خوای پەروەردگار بە ئێمەی داوە، ئێمەش دەبێت چاک خۆمانی بۆ ئامادەکەین و چاک پێشوازی لەو مانگە پیرۆزە بکەین. بۆیە بە کورتی دەڵێن چۆن پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین. یەکەمیان خۆشحاڵ بین بە هاتنی ئەو مانگە، شکر و سوپاسی خدای پەروەردگار بکەین کە خوای پەروەردگار ئێمە بگێنێ بەو ڕەمەزانە بە ئەجر و سەواب و پاداشتی ئەو ڕەمەزانە. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: قد جاءكم رمضان. خەڵکینە ئەوە مانگی ڕەمەزانی پیرۆز هات. ئەو مانگەیە پێغەمبەر دەفەرمێ شهر مبارك، مانگێکی پڕخێر و بەرەکەتە. ئەو مانگەیە مانگێکە پاداشت و ئەجری تێدایە کە ئینسان بەدەستی بێنێت. ئەو مانگەیە ڕەحمەتی خوای گەورە و لێخۆشبوونی خدای پەروەردگار بۆ ئینسانەکان دادەبەزێت. ئایا بەرەکەتی خوای گەورەت ناوێت؟ دەی پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: شهر مبارك، ئەو مانگە مانگێکی پڕبەرەکەتە. خوای پەروەردگار دەفەرمێ: قل بفضل الله وبرحمته فبذلك فليفرحوا. بڵێ ئەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، هەر موسڵمانێک گوێی لێیە خۆی بە ئومەتی ئەو پێغەمبەرە دەزانێ صلی الله عليه وسلم، گوێ بدە ئەو ئاەتە کە خوا دەفەرمێت: قل بفضل الله وبرحمته. بڵێ بە فەزڵ و چاکەی خدای پەروەردگار، بە ڕەحمەتی خوای گەورە، بە لێخۆشبوونی خوای گەورە، فبذلك فليفرحوا، دڵخۆش بن بەو ڕەحمەتە، بەو بەرەکەتە، بەو لێخۆشبوونە، بە چاکەی خوای پەروەردگار دڵخۆش بن. چونکە هو خير مما يجمعون. ئەو ڕەحمەت و بەرەکەتە زۆر باشترە لەوەی کە ئێوە لە دنیادا کۆی دەکەنەوە. کەواتە ئینسان دەبێ بەو ڕەحمەتە و بۆ بەرەکەتە خۆشحاڵ بێت، لە دڵەوە پێی خۆش بێ کە ئەو مانگە نزیک بۆتەوە و بگەین بەو مانگە و بە پاداشت و ئەجری ئەو مانگەیە. ابن عمر دەفەرمێت: مرحبا بشهر خير كله. ئەی سەڵاو لە مانگێک کە هەمووی خێر و بەرەکەتە و هەموو چاکەیە بۆ ئینسان. ابن رجب دەفەرمێت هەر کەسێک لەو مانگەیەدا وا بکات کە خوای گەورە ڕەحمی پێ بکات،
لە فەزڵ و ڕەحمەت و بەخشش و لێخۆشبوونی خوای گەورە لەو مانگەدا بەهرەمەند بێت بەڕاستی ئەو کەسە کەسێکی ڕەحم پێکراوە. بەڵام هەر کەسێک لەو مانگەدا ڕەحمی پێ نەکرێت، یعنی وانەکە کە خوای گەورە ڕەحمی پێ بکات، خوای گەورە لێی خۆش بێت، بەڕاستی دەفەرمێ ئەو کەسە کەسێکی مەحروم و بێبەشە. هەر کەسێکیش لەو مانگەدا زاد و زەخیرە کۆ نەکاتەوە، بەڕاستی کەسێکی لۆمەکراوە. لەو مانگەیەدا کە دەرگاکانی بەهەشت بۆ ئینسانەکان دەبنەوە، دەرگاکانی دۆزەخدا دەخرێن، شەیتانەکان کۆت و زنجیر دەکرێن کە دوژمنی ئێمن. دەی هەر کەسێک لەو مانگەدا ئازانە بێ و زاد و زەخیرە کۆ نەکاتەوە، بەڕاستی ئەو کەسە کەسێکی لۆمەکراوە، بەڕاستی دواتریش ئەو کەسە پەشیمان دەبێتەوە. کەواتە یەکەم شت خۆشحاڵ بە بەهاتنی ئەو مانگە، سوپاسی خوای گەورە بکە کە بمانگێنێ بەو مانگە، چونکە زۆر کەس ڕەنگە پێی خۆش بوو بێت بەڵام دەرفەتی نەبوو بێ، یان دەرفەتی نەبێ لەو مانگەیەدا بەشدار بێت، یان دەرفەتی نەبێ ئەو مانگە پیرۆزە بگرێت، لەو ڕەحمەت و بەرەکەتەی ئەو ڕەمەزانە بەهرەمەند بێت. ئێمە دەبێت سوپاسی خوای گەورە بکەین. کێ دەڵێ ساڵێکی دیکە دەگەینەوە بە ڕەمەزانێکی دیکە؟ ئەو چاکە و ڕەحمەتەی کە لەو ڕەمەزانەیەدا هەیە، ئەو لێخۆشبوون و بەرەکەتە، سوپاسی خوای پەروەردگاری دەوێت و دەبێت ئینسان پێی خۆشحاڵ بێت. دووەمیان ئینسان ئیرادەی بەهێز کات لەسەر تاعەت و عیبادەتی ئەو مانگە پیرۆزە. ئینسان ئیرادە و عەزمی بەهێز کات، چونکە ئەگەر خێر و بەرەکەتیش بێت بەڵام ئێمە عەزم و ئیرادەمان بەهێز نەکەین، بەڕاستی ناتوانین لێی بەهرەمەند بین. خەڵکی لەو مانگەیەدا بەگشتی سێ جۆرن. هەندێک لە خەڵک زۆر پێی دڵخۆشن و خۆیان ئامادە دەکەن، ئیرادەیان بەهێز دەکەن و پێشوازی لەو مانگە پیرۆزە دەکەن، زۆریش پێی خۆشحاڵن. هەندێکیش بە سارد و سەڕی دەچنە ناو ئەو مانگە، هەر وەکو مانگەکانی دیکە هیچ فەرقی پێ ناکەن، هیچ خۆی بۆ ئامادە ناکات، سارد و سەڕە لەو مانگەیەدا، هەر وەکو بڵێ کە ڕەمەزانیش نییە. جۆری سێیەمی خەڵک پێی ناخۆشە ئەو مانگەی دێت، چونکە وا دەزانێت کە ئەو گوناه و تاوانەی کە دەیکا لێی تێک دەچێت، وا دەزانێت کە دەستی دەبەسترێت، چاوی دەبەسترێت، وا دەزانێت کە ناتوانێت ئەوەی کە لە غەیری ڕەمەزاندا دەیکات لەو مانگەیەدا بیکات. بگرە هەر پێی خۆشحاڵ نییە، بگرە هەر پێشی خۆش نییە کە ئەو مانگە دێت، خوا پەناماندات. دەی هەوڵ دە تۆ لە جۆری یەکەمیان بێ، خۆشحاڵ بێ بەو مانگە، خۆتی بۆ ئامادەکەی، ئەنجا ئیرادە و عەزمی خۆت بەهێزکەی. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم إذا كان أول ليلة من رمضان، کاتێک کە یەکەم شەوی ڕەمەزانی پیرۆز دێت، پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم شەیطانەکان کۆت و زەنجیر دەکرێن، ئەنجا دەرگاکانی دۆزەخیشدا دەخرێن، دەرگاکانی بەهەشتیش هەمویان دەکرێنەوە بۆ ئینسانەکان. دەی ئەوە ئیرادە و عەزمێکی بەهێزی دەوێت کە شەیطانەکەمان کۆت و زنجیر کراوە، خوای گەورە بەهەشتی واڵا کردووە و دەرگاکانی کردوتەوە. یعنی ئەی ئینسان، ئەی موسڵمان، ئازابە بۆ خۆت، ئیرادەت بەهێز بێت، خوای گەورە دەرگای ڕەحمەتی خۆتی لێ کردویتەوە. هەموو ڕۆژێش بانکەرێک بانگ دەکات، یا باغی الخەیر ئەقبل، ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خێر و چاکەیە و خێر و چاکەت دەوێت، ڕووبکە ئەو مانگە پیرۆزە، ڕووبکە ئەو بەرەکەت و لێخۆشبوونە، ڕووبکە ئەو ڕەحمەتەی خوای پەروەردگار. هەموو ڕۆژێ بانکەرێ بانگت دەکات، دەی تۆش ئیرادەی خۆت بەهێزکە، ئەنجا بانگمان دەکا وەیا باغیە شەڕی ئەقسر، ئەی ئەو کەسەی کە ڕوود لە خراپە و خراپەکاریە، ڕوود لە شەڕە، دەست هەڵگەرە لەو خراپە، کاتی ئەوە نییە تەوبە بکەی. ئەوە مانگی ڕەمەزانی پیرۆز هات، کاتی ئەوە نییە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەی ئەو کەسەی کە تەوبەت نەکردووە، ئەی ئەو کەسەی کە تا ئێستا ڕوود لە خوای گەورە نەکردووە و خوا ناناسی، یان ئەو کەسەی کە گوناه و تاوانت هەیە تا ئێستا دەستت هەڵ نەگرتووە، ئاقسیر، بانکەرێ بانگت دەکات، دەست هەڵگرە لە گوناه و تاوان، لە سیفەتی ناشیرن، لە ئاکاری ناپەسەند، دەست هەڵگرە لە هەر حەرامێک و هەر قەدەغەکراوێک. هەموو ڕۆژێک خوای پەروەردگار لە چەندین کەس خۆش دەبێت لە شەو لە ڕۆژی مانگە ڕەمەزانی پیرۆزدا، خوای گەورە بمانگەڕێ لەو کەسانە. ابن القیم فەرموویەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەپێی فەرمایشتەکانیشی کە باس کراوە لەو مانگەیەدا زۆر عیبادەتی دەکرد، خۆی چست و چالاک دەکرد، خۆی دەپێچایەوە بۆ ئەو مانگە پیرۆزە، عیبادەتی زیاتر دەکرد. ئەنجا جوبرائیل دیراسەی قورئانی لەگەڵ دەکرد و لەگەڵیدا قورئانی دەوتەوە،
جا پێغەمبەر صلی الله عليه وسلم لەو کاتێدا زۆر سەخی بوو، زۆر زیاتر چاکەی دەکرد، لە سەدەقە و بەخشین زیادی دەکرد، لە ممارەسەی قورئان و تێکەڵبوون لەگەڵ قورئان زیادی دەکرد. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم زیاتر خۆی ماندوو دەکرد و عیبادەت و نوێژ و تاعەتی زیاتری دەکرد. دەیکەواتە ئێمەش دەبێت سەرمەشقی لەو پێغەمبەرە وەرگرین صلی الله عليه وسلم، دەبێت شاو لەو پێغەمبەرەکەین. ئەو پێغەمبەرە لەو مانگێدا زۆر عیبادەتی زیاتر دەکرد، ئەنجا چاکەی زیاتری دەکرد، ممارەسەی زیاتر و دیراسەی زیاتری قورئانی دەکرد، لەگەڵ جوبرائیلدا قورئانی دەوتەوە. ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لە عیبادەتی زیاتری دەکرد. ئێمەش دەبێت لەو مانگەیەدا هەوڵ دەین ئیرادە و عەزممان بەهێزکەین. ڕەحمەتێکی خوای گەورەیە بۆ ئێمە هاتووە، لێ خۆشبوونێکی خوای گەورەیە، ناتەوێ خوای گەورە لێت خۆش بێت. دەی خۆ دەبێ ئێمەش ڕوو بکەینە خوای گەورە و عیبادەتی زیاتر بکەین. دەی دەبێ ئێمەش ئیرادەمان بەهێزکەین بۆ ئەوەی بەهرەمەند بین لە فەزڵ و ڕەحمەت و چاکەی ئەو مانگەیە کە لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ ئێمە دەنێردرێت. سێەم، بەوە پێشوازی لە مانگی ڕەمەزانی پیرۆز بکەین کە تەوبەیەکی ڕاست و دروست و نەسوح بکەین، چونکە ئینسان تا تەوبە نەکات ناتوانێ بە تەواوەتی لە خوای پەروەردگار نزیک کەوێتەوە. هەتا ئینسان گوناه و تاوانی لە دڵدا بێت بەخوا لە خوای گەورە نزیک ناکەوێتەوە. جاری وهەیە عیبادەتەکەشی کەڵکی نییە، دەبێ ئینسان یەکەمین شت دڵ و دەرونی خۆی پاک کاتەوە لە هەرچی گوناه و تاوان هەیە. ئەنجا محەممەدی کوڕی کەعب دەفەرمێت تەوبەیەکی ڕاست و دروست و نەسوح چییە؟ دەبێت چوار شتی تێدا بێت. تەوبەی نەسوح و ڕاست و دروست دەفەرمێ دەبێت چوار شتی تێدا بێت. یەکەمیان ئینسان بە زمان ئیستیغفار کات و داوای لێبوردن لە خوای پەروەردگار کات و دان بە گوناه و تاوانەکانی دابێنێت. دووەمیان بە دڵ بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، گوناه و تاوان لە دڵیدا نەهێڵێت، بغض و کینە و حەسادەت لە دڵیدا نەهێڵێت، خراپە و خراپەکاری لە دڵیدا نەهێڵێت. ئەنجا سێمیان بە ئەندامەکانیشی نەگەڕێتەوە سەر خراپە و خراپەکاری نەکات. چوارەمیشیان واز لە شوێنی خراپ و ئینسانی خراپ بێنێت. ئەو چوار مەرجانە لە تەوبەدا هەبێت. هەر کەسێک ئاوا بێت تەوبەکەی تەوبەیەکی ڕاست و دروست و نەسوحە. هەر کەسێک تەوبەیەکی ئاوا بکات بەڕاستی ئەو کەسە لە چاکە بەهرەمەند دەبێت، زیاتر لە خوای گەورە وەنیزێک دەکەوێتەوە. ئەوەتە خوای گەورە بانگمان دەکات: يا أيها الذين آمنوا توبوا إلى الله توبة نصوحا. ئەو کەسانەی کە ئیماندارن، ئەو کەسانەی کە خۆتان بە ئیماندار دەزانن، تەوبەیەکی نەسوح و ڕاست و دروست بکەن کە ئەو مەرجانەی تێدا بێ کە باسمان کرد. تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار لە هەر کەم و کڕیەیە کە هەتە، لە هەر گوناهێک کە هەتە، لە هەر خراپەیە کە تا ئێستا دەسەد لێ هەڵدەنگرتووە. ئەو مانگە مانگی ڕەحمەتە، مانگی لێخۆش بوونە. ئەو مانگە پێغەمبەر فەرمووی شەهڕون مبارەک، بەرەکەتی خوای گەورەی تێدایە، بەرەکەتت ناوێت، ڕەحمەتت ناوێت. دەی بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار بۆ ئەوەی زیاتر لەو مانگە و لەو بەرەکەتەیە بەهرەمەند بێت. تەماشای حاڵ و ژیانی خۆت کە لەو مانگەیەدا، تەماشای ماڵ و سامانی خۆت کە، تەماشای کردەوەکانی خۆت کە، لە دڵ و دەرینی خۆت ورد بەرەوە، لە کار و کردەوەکانی خۆت ورد بەرەوە، لە سیفەتەکانت ورد بەرەوە، بزانە چ سیفەتێک و ئاکار و ڕەوشتێکت هەیە، بزانە چ شتێکی ناشیرە نەوازی لێ بێنە. ورد بەرەوە لە خۆت تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار بۆ ئەوەی بە پاکی بچێ ناو ئەو مانگە، بۆ ئەوەی بە پاکی ئینسان بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. چونکە ئینسان تا دڵی پاک نەکاتەوە ناتوانێت لە خوای پەروەردگار وەکو پێویست وەنیزێک کەوێت. وەکو چۆن دەغڵودانێک گژ و گیایەک ئەگەر ئینسان ساڵانە بژاری نەکات، ئەگەر ئینسان ساڵانە بژاری نەکات، پاکی نەکاتەوە، ئەو زەویە لە بەرگژ و گیا و دڕک و داڵ وەکو پێویست ئەو دەغڵودانە و ئەو زڕاعەتە شین ناکات. دەی ئینسانیش دڵی خۆی بژار نەکات لە گوناه و تاوان و خراپەکاری، لە بغض و حەسادەت، لە ناشەرعی، لە حەرام. ئەو کاتە ناتوانێت ئیمانی تێدا بڕوێنێت. ئەو کاتە خۆشەویستی خوای گەورە و ڕەحمەتی خودای پەروەردگار، ئەو کاتە دینی خوای پەروەردگاری وەکو پێویست لە دڵدا جێ نابێتەوە. هەتا ئینسان دڵی پاکتر بێت، ئیمان چاکتر تێدا جێگیر دەبێت. کەواتە یەکەم شت وەریابە دڵ و دەروونت پاکەوە، تەوبەیەکی ڕاست کە بۆ ئەوەی بە پاکی بچێنە ئەو مانگەیە و لە خێر و فەزڵ و پاداشتی ئەو مانگەیە چاکتر بەهرەمەند بی. ئیبن الجەوزی دەفەرمێت
پاداشتی کردەوەکانی ئینسان بەهۆی کاتە پیرۆزەکانەوە زیاد دەکات، هەروەکو چۆن بەهۆی دڵێکی ساف و پاکیشەوە پاداشتی ئینسان زیاد دەکات. واتە بەو دوشتانە پاداشتی کردەوەکانی ئینسان گەورە دەبێت، یەکەمیان بە کاتە پیرۆزەکان، دووەمیان بە دڵێکی پاک و ساغ، دڵێک کە تەواو گەڕابێتەوە بۆ لای خودای پەروەردگار. دەی ئەو مانگە پیرۆزە پیرۆزترین کاتە بۆ ئینسان. ئەتۆش دڵ و دەرونی خۆت پاککەرەوە. جاری وا هەیە شتێکی زۆر گچکە دەکەی، بەڵام بەهۆی ئەو دڵە پاکەتەوە، بەهۆی ئەو تەوبەوە، بەهۆی ئەو مانگە پیرۆزەوە، بەهۆی ئەو کاتە پیرۆزانەوە خوای گەورە پاداشتی کردەوەیە کە کەمیشە، بەڵام پاداشتەکەی زیاد دەکات. کار و کردەوەیەکی گچکە دەکەی، بەڵام خوای گەورە پاداشتێکی گەورە دەداتەوە بەهۆی نیەتەکەت، بەهۆی دڵ و دەرونێکی ساف، بەهۆی دڵێکی ساغەوە پاداشتەکەت لە لای خوای پەروەردگار زیاد دەکات. ئیبن تەیمیە دەفەرمێت کاتێک کە ئینسان تەوبە دەکات، ئیرادە و عەزمی بەهێز دەبێت، واز لە گوناه و تاوان دێنێت، ڕێی خراپە واز لێ دێنێت، ئیرادە و عەزمی بەهێز دەبێت، هەر لە خۆتەوە دڵت بۆ چاکە دەڕوات. بەڵام تا تەوبە نەکەی، تا گوناه لە دڵ تا بێت، دڵ نییە بە وەکو پێویست بەرەو خوای پەروەردگار ناڕۆیت، چونکە ئەو گوناهە، ئەو فکرە خراپە واد لێ دەکا کە ئینسان بەرەو خوای گەورە نەچێت، لە خوای پەروەردگار وەکو پێویست نزیک نەبێتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: التائب من الذنب كمن لا ذنب له. ئەو کەسەی کە واز لە گوناه و تاوان دێنێت، تەوبە دەکات، دەگەڕێتەوە بۆ لای خوای گەورە، وەکو ئەوە وایە کە هیچ گوناه و تاوانێکی نەکرد بێت، پاک دەبێتەوە لە گوناه، دڵی صاف دەبێتەوە، لەگەڵ خوای پەروەردگار یەکلا دەبێتەوە. تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای گەورە، بەڵام تەوبەیەکی نەسوح، تەوبەیەکی ڕاست و دروست لە هەموو گوناهێک، وەکو ئەوە وایە کە گوناه نەکرد بێت. ئەوە چ ڕەحمەتێکی خوای گەورەیە، ئەوە چه گەورەیەکی خوای پەروەردگارە. تۆ گوناه و تاوان دەکەی، بەڵام وەرە تەوبەیەک بکەم، لەگەڵ خوای پەروەردگاردا دڵت ساخکەوە، گوناه و تاوانەکانت هەمووی دەڕوا و هیچی نامێنێت و ئەنجا لەگەڵ خوای پەروەردگار ئاش دەبیەوە و دڵت صاف دەبێت لەگەڵ خوای پەروەردگاردا، وەکو ئەوە وایە کە ئینسان هەر گوناه و تاوانیشی نەکرد بێت. ئیبن القەیم دەفەرمێت کاتێک کە ئینسان تەوبە دەکات و دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، بەڵام تەوبەیەکی ڕاست، هەرچی گوناه و تاوان هەیە لە دڵی دەردەچێت، هەرچی فکری خراپ هەیە لە دڵی دەردەچێت، هەرچی خراپە و خراپەکاری هەیە لە دڵیدا نامێنێت. ئەو تەوبە ڕاستە وا دەکات کە ئینسان گوناه و تاوانی لە دڵدا نەمێنێت، ئارەزووی تاوانی لە دڵدا نەمێنێت. ئەو تەوبە ڕاستە بکە، تەوبەیەکی نەسوح، تەوبەیەکی ڕاست و دروست لەگەڵ خوای پەروەردگار، چونکە دڵ و دەرونی ئینسان بە گوناه و تاوان ڕەش دەبێت، بەڵام بە تەوبە پاک دەبێتەوە، صاف دەبێتەوە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: ئینسان کاتێک کە گوناه و تاوان دەکات، خاڵێکی ڕەش لەسەر دڵ و دەرونی پەیدا دەبێت. جا وەختێک کە تەوبەی لێ دەکات، وەختێک کە دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار، دڵ و دەرونی پاک دەبێتەوە و صاف دەبێت. بەهۆی چیەوە؟ بەهۆی تەوبەوە. بەڵام ئەگەر تەوبەی لێ نەکا، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم: وەردە وەردە ئەو خاڵە ڕەشانە لەسەر دڵ و دەرونی ئەو کەسە کۆ دەبنەوە، زیاد دەبن، هەتا وەکو وای لێ دێت دەبێتە ژەنگ و ژاری گوناه و تاوان. ئەو کاتە ناتوانێت لە خوای گەورەوە نزیک کەوێت. ئەو کاتە ئەو گوناه و تاوانە، ئەو خراپە و خراپەکاریە دەبێتە بربەستێک لە نێوانی دڵی ئینسان و لە نێوان خودای پەروەردگاردا. كلا بل ران على قلوبهم ما كانوا يكسبون. ئەو ژەنگ و ژاری گوناه و تاوانە وەختێک لەسەر دڵ و دەرونی ئینسان کۆ دەبێتەوە، دەبێتە ژەنگ و ژارێک، دەبێتە خەڵتە و خاڵێک، نایەڵێ ئینسان لە خودای پەروەردگار وەنیزێک کەوێت. کەواتە تەوبەکردن، گەڕانەوە بۆ لای خودای پەروەردگار، مایەی سەرفرازی دنیا و قیامەتە. دڵت صافکەوە بەرامبەری خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ: وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. کاکە هەمووتان تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای گەورە، لە هەموو گوناه و تاوانێک تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای گەورە. بۆچی؟ لعلكم تفلحون، بەڵکو بەهۆی ئەو تەوبەوە سەرفراز بی لە دنیا و قیامەت. ئینسانی واهەیە دەڵێ کاکە ئەوە نی نوێژ دەکەم و موسڵمان و دێمە مزگەوت و ڕۆژوو دەگرم، بەڵام چەندین ئاکاری نادروستمان هەیە، بەڵام چەندین معاملەی حەراممان هەیە، یان چەندین قسە و ئاکاری نابەجێمان هەیە، یان دڵ و دەروونمان بغز و حەسادەتی تێدایە، خراپەی تێدایە. دەبێ ئینسان لە هەموو ئاکارێکی خراپ و ناشەرعی تەوبە بکات،
خوای گەورە بە ئیمانداران دەفەرمێتەوە بە بکەن. ئینسانی بێباوەڕ دەبێت بگەڕێتەوە بە یەکجاری واز لە کوفرەکەی بێنێت مسلمان بێت. بەڵام ئینسانی مسلمان لەو کەم و کوڕیەی کە هەیەی خوای گەورە دەفەرمێت وتوبوا إلى الله جميعا أيها المؤمنون. هەر کەسێک ئیماندار بێ ئەو ئاەتە ڕووی لەو کەسەیە أيها المؤمنون ئەی ئیمانداران ئەی خەڵکینە تەوبە بکەن و بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار لعلكم تفلحون بەڵکو ئومێد وایە بەهۆی ئەو تەوبە و گەڕانەوە سەرفراز بن لە لای خوای پەروەردگار سەرفراز بن لە دنیادا بەختەوەر بن عاقبەت خێر بن. ئەو تەوبەیە مایەی سەرفرازیە لە دنیا و قیامەت. خوای پەروەردگار پێی خۆشە بەندەکانی تەوبە بکەن. زۆر حەز دەکا بەندەکانی بگەڕێنەوە بۆ لای لە کاتێکدا پێویستی بە ئێمە نییە. ئەوەتە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم خوای پەروەردگار لە شەوێدا دەستی واڵا دەکات دەرگای واڵا دەکات بۆ ئەو کەسەی لە ڕۆژێدا گوناه و تاوان دەکات بۆ ئەوەی بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. لە ڕۆژێشدا بە هەمان شێواز ئەگەر ئینسان لە شەودا گوناهێکی کرد بێت بگەڕێتەوە بۆ لای خوای گەورە. دەرگای خوای گەورە قەت داناخرێت. هەممی شەکراوەیە پێی خۆشە بەندەکان بگەڕێنەوە. خۆ هیچ پێویستی بە ئێمە نییە، بەڵام ئەو گەڕانەوە لە بەرژەوەندی و مەسلحەتی ئێمەدایە. خوای گەورە دەرگای واڵا کردووە. ئەو کاتە پیرۆزەمان بۆ دەنێرێت عەفو لێ خۆشبوونی خۆی دەنێرێت لەو مانگەدا. ئەی ئینسان چ بیانیەوە کرد ماوە کە ڕوو لە خوا نەکەی کە تەوبە نەکەی کە نەگەڕێەوە بۆ لای خوای گەورە و دڵت ساف و ساغ نەکەی لەگەڵ خودای پەروەردگاردا. کەواتە با پێشوازی لەو مانگە بکەین. با خۆشحاڵ بین بە هاتنی ئەو مانگە. با شکری خوای پەروەردگار بکەین لەسەر تاعەت و عیبادەتی ئەو مانگە. خوای گەورە تەوفیقماندا و هیدایەتماندات. با بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. با دڵمان ساف بکەین لەگەڵ خوای پەروەردگار بۆ ئەوەی بە پاکی بچینە ناو ئەو مانگەیە و خوای پەروەردگاریش بە لوتف و کەڕەمی خۆی تەوفیق و هیدایەتماندا کە بەهرەمەند بین لە پاداشت و ڕەحمەت و بەزەیی و لێخۆشبوونی خودای پەروەردگار لەو مانگەیەدا. جا لە کۆتاییدا دوعا دەکەین و دەپاڕینەوە یا ڕەبی خوای پەروەردگار بۆ خاتری ڕەحم و بەزەیی خۆت لە پاداشت و چاکەی ئەو مانگە پیرۆزەدا بێبەشمان نەکەی. یا ڕەبی خوای گەورە لە ڕەحمەت و بەرەکەتی ئەو مانگە بێبەشمان نەکەی. یا ڕەبی خوایە تەوفیق و هیدایەتمان دەی بتوانین ئەو مانگە بە سەلامەتی بگرین. یا ڕەبی خوای پەروەردگار بتوانین لە پاداشت و لە لێخۆشبوونی تۆ لەو مانگەیەدا بەهرەمەند بین. یا ڕەبی خوای گەورە قەڵەمی عەفو بێنی بەسەر گوناه و تاوانەکانماندا. یا ڕەبی خوایە وامان لێ بکەی کە دڵ و دەروونمان پاکەینەوە بە دڵێکی پاک بینە ناو ئەو مانگەوە. یا ڕەبی خوایە گیان ئەتۆش لێمان خۆش بی. یا ڕەبی خودای عاقبەتمان خێرکەی. یا ڕەبی خوایە تەوفیق و هیدایەتمان دەی لەسەر چاکە. یا ڕەبی خوای پەروەردگار لەو مانگەیەدا سەلامەتمان کەی بتوانین لە عیبادەت و پاداشتی ئەو مانگەیە بەهرەمەند بین. یا ڕەبی خوایە لە هەر شوێنێکی ئەو دنیاە مسلمانان لە ناخۆشی و ناڕەحەتیدان خوایە بەهانایەنەوە بچی، خوایە یارمەتیان بدەی، خوایە سەریان خەی. یا ڕەبی خوایە بەتایبەت مسلمانانی غەزە داوات لێ دەکەین سەریان خەی. یا ڕەبی خوای پەروەردگار بەهانایەنەوە بچی، خوایە لە ناخۆشی و ناڕەحەتیە لەو برسیەتیە لەو ئاشتێت و ئازارە لەو کوشت و کوشتارە ڕزگاریان کەی. یا ڕەبی خوای پەروەردگار بەهانایەنەوە بچی. یا ڕەبی خوای پەروەردگار سەریان خەی. یا ڕەبی خوای گەورە بۆ خاتری ئیسمی عەزەمەت بۆ خاتری ناوە جوانەکانت بۆ خاتری سیفەتە بەرزەکانت داوات لێ دەکەین لەو ناخۆشی و ناڕەحەتی و لەو ئەزیەت و ئازارە ڕزگاریان کەی و سەریان خەی. یا ڕەبی خوایە گیان مسلمانان لە تەواوی جیهاندا سەرخەی. هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی هەیە یا ڕەبی خوایە بەهانایەوە بچی. هەر کەسێک نەخۆشی هەیە یا ڕەبی خوایە گیان شیفای بەخێری بۆ بنێری. زۆر کەس داوای دوعای خێر بۆ نەخۆشەکانی دەکات، ئێمەش دوعای بۆ دەکەین یا ڕەبی خوای گەورە شیفای بۆ بنێری. یا ڕەبی خوایە هەر کەسێک قەرزدارە قەرزەکەی بۆ بدەیەوە. هەر کەسێک دڵی توند و ناڕەحەتە خوایە بۆ خاتری گەورەی خۆت دڵی ئاسوودەکەی بە نووری ئیمان و ئیسلامەتی. یا ڕەبی خوای گەورە بەختەوەر و عاقبەت خێری دنیا و قیامەتمان کەی. لەسەر ئیمان و ئیسلامەتی بمان ژێنی و لەسەر ئیمان و ئیسلامەتیش بمان مرێنی. لە ناخۆشی و ناڕەحەتیەکانی دەشتی مەحشەر نەجاتمان دەی. یا ڕەبی خوایە لە بەهەشتی پڕناز و نیعمەتی خۆتدا هەمومان بەیەکەوە کۆ بکەیەوە. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم. وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.